ئێستا لە هەموو کات زیاتر بازاڕی پەلەوەر و باڵندە گەرمە. بەشێک لەوانەی لەم بازاڕەدان کڕین و فرۆشتن بە پەلەوەرەوە دەکەن. بەشێکی زۆریشان حەز بە گۆشتی باڵندە و پەلەورن، بە تایبەت قاز کە لە وەرزی ساردی زستاندا گۆشتەکەی چێژ و تامی تایبەتی هەیە. قاز دستانە خەڵ حەزی لێگات تامی تایبەتی هەیە، بە زستان ئەخوری خۆشترە، بەس بە هاوین خەڵک قەلوشت باشترەوە، قەل و مریشک. وەڵی لە ئاوایەکان و لە شارەکان و ئەیتێرن بۆیرە و خەڵک ئەیفرۆشیە و هیوایە بۆ جوانە ئەیسێنە، هیوایە سەرێ بڕێ، هیوایە بۆ هێلکە ئەیسێنێ. ئەم بازاڕە هێندە سادە و گەرم و گوڕە، جێی کەسابەتی هەموو کەسێکی تیا دەبێتەوە. هەندێک بە کۆمەڵ قەل و قاز دێننە بازاڕەکە و کڕین و فرۆشتنی پێوە دەکەن. هەندێکی تریش بە قازانجی تەنها مریشکێک یان قازێک ڕازین. وەڵا ئەمەی سێنما ئایفرۆشم بۆ 2000 بۆ 3000 ئایفرۆشم ئادەریبێەوە بدازم ئەم ناڵ ئەماش مامرسەن دوونەمانەوە زە ئیش نەماوە کرێکایی نەماوە حەقێکەمانەینا. ئەو لەو لێرێکی ئەرمۆی دێمە کەلارێ فرۆشم بۆ خۆم بە 45,000 کڕم بە 50,000 دەم لێرە. ئەم بازاڕە گەرم و گوڕەی پەلەوەر لە شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیانە و هەفتانە تەنها لە ڕۆژی هەینیدا هەیە و لە هەموو کوردستان و عێراقەوە خەڵکی بۆ دێت. بازاڕەکە جۆرەها پەلەوەر و باڵندەی تێدایە. چیت دەوێت دەتوانی دەستی بخەی. ئەم مراویانە لە ئێرانەوە تێ بە سعرێتێ بە سعرێکی ترەی فرۆشین و خەڵکی بە تایبەتی بۆ ناو ماڵ و بۆ شوێن بۆ جوانی یا بۆ دەست مناڵ و ئەم شتانە بەکاردێ، بۆ گەورەکردن یا هەیە بۆ جوانی و بۆ شتانە بەکاردێنێ. کڕیار و فرۆشیارەکانی ئەم بازاڕە زۆربەیان خەڵکی هەژار و کاسبن. لەسەر جەم ڕەگەز و تەمەن و چین و توێژە جیاوازەکانی تێدایە و تەنها باڵندە و پەلەوەر خاڵی هاوبەشیانە. دڵشاد ئەنوار، دەنگی ئەمریکا، گەرمیان.